سڵاوتان لەبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری SPUتێک لەگەڵتان شاد دەبم. سەرەتای ئەم بەرنامەیەشمان بە راپۆرتێک لەسەر ڕۆڵ و کاریگەری تەکنەلۆجیا لە بواری پزیشکیدا دەبینین. بە درێژایی ساڵانی ڕابردوو تەکنەلۆژیا گۆڕانکاریەکی زۆری ئەرێنی لە بواری تەندروستیدا کردووە، هەر لە دیاریکردنی جۆری نەخۆشیەکانەوە تاوەکو شێوازەکانی چارەسەرکردن و کەمکردنەوەی ئازاری نەخۆشیەکان و زووتر چاکبوونەوەیان. ڕۆژ لە دوای ڕۆژ تۆماری دیجیتاڵی زیاتر و زیاتر جێگای تۆماری کاغەز دەگرێتەوە کە هەمیشە ئەگەری لە ناوچوونی هەیە. تۆمارە دیجیتاڵیەکان لە ناو خزمەتگوزاریە هەورەکاندا هەڵدەگیرێن و نەخۆش و پزیشکەکان لە هەر شوێنێک بن دەتوانن دەستیان پێیان بگات. جگە لەوەی نەخۆشەکان دەتوانن لە ڕێگای مۆبایلەکان یان ئینتەرنێت دەستیان بگات بە زانیاری تەندروستی ڕاست و باوەڕپێکراو، دەشتوانن لە ڕێگای جۆرەها ئەپی بەسوودەوە چاودێری کات و بەرواری دیدارەکانیان لەگەڵ دکتۆردا ئەنجام بدەن و هەر لە ڕێگای ئەپەکەوە شێوازی دەرمانەکانیان وەرگرن. ئەمە جگە لە ئەپەکانی چاودێری چالاکی کە بەردەوام زانیاری دەدەن لەسەر جوڵە و چالاکیەکان و خواردنت. تەکنەلۆژیای زانیاری و پەیوەندی بەردەوام لە پێشکەوتن و گەشەدایە و ئێستا ڕێگا بە نەخۆشەکان دەدات لە هەر کوێیەکی جیهان بن و چەندێک دوور بن و پەیوەندی بە دکتۆرەکانەوە بکەن و سوودیان لێوە بگرن. ڕێگاش دەدات بە نەخۆشەکان کە دڵنیا ببنەوە لە بەردەستبوونی چارەسەر بۆیان لای دکتۆرێکی دیاری کراو یاخود وڵاتێکی دیاری کراو پاشان گەشتکردن بۆی نەوەک بە پێچەوانەوە. لە بڕگەی هەواڵە تەکنەلۆجیەکاندا کۆمەڵێک هەواڵی تەکنەلۆجی نوێمان بۆ ئامادە کردوون. با پێکەوە بینەریبین. داهاتەکانی تویتر بۆ چارەکی یەکەمی 2019 پێشبینیەکانی تێپەڕاندووە. تویتر بە فەرمی ئەنجامی داهاتەکانی خۆی بۆ چارەکی یەکەمی 2019 بڵاو کردەوە کە ئەنجامەکان سەرسوورهێنەرن و پێچەوانی پێشبینیەکانن. تویتر توانیوێتی داهاتەکەی بگەێنێتە 787 میلیۆن دلار بە بەراورد لەگەڵ هەمان ماوەی ساڵی ڕابردوو کە تەنها 665 میلیۆن دلار بووە. لە ڕاستیدا ئەم دەستکەوتە بە دووەم دەستکەوتی گەورەی کۆمپانیا هەژمار دەکرێت لە دوای چارێکی کۆتایی 2018 کە 909 میلیۆن دلار داهاتیان بووە. جێگەی باسە تویتر توانیوێتی 191 میلیۆن دلار داهاتی سافی دەست بکەوێت لە چارێکی یەکەمدا. تویتر دەڵێت داهاتیان لە ڕێکلامکردن لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەم چارەکە گەیشتۆتە 679 میلیۆن دلار کە دابەش دەبێت بۆ دوو بەش. بەشێکیان 363 میلیۆن دلار بووە کە بۆ ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو و بەشەکەی تریش 370 میلیۆن دلار بووە بۆ تەواوی جیهان. شایانی ئاماژەی ئەم داهاتە بەهۆی 330 میلیۆن بەکارهێنەری چالاکی مانگانەوە بووە کە بە بەراورد لەگەڵ هەمان ماوەی ساڵی ڕابردوو 336 میلیۆن بووە. بەڵام لە چارێکی یەکەمی ئەمساڵ 134 هزار بەکارهێنەر کارلیکیان لەگەڵ ڕێکلامەکانی سەر ئۆتۆڕە کردووە. لە کاتێکدا لە ساڵی پار و لە هەمان ماوە تەنها 120 میلیۆن کارلێکیان لەگەڵ ڕێکلامەکان هەبووە. ئەمەش واتای وایە 14 میلیۆن زیاتر سوودیان وەرگرتووە لە چاو هەمان ماوەی ساڵی پار. ئەمەش بۆ دوایین جار دەبێت تویتر ڕێژی بەکارهێنەرانی چالاکی مانگانەی خۆی ئاشکرا بکات لەبارەی سوود لێوەرگرتنیان بۆ داهات بدوێت. لە کۆتاییدا گوگل ئەپی گوگل فیتی بە دیزانی ماتریال و زیاتر بۆ iOS دەستەبەر کرد. گوگل ئەپی گوگل فیتی لە نێو کۆگای ئەپستۆری iOS دەستەبەر کرد. ئەمەش لە پاش زیاتر لە 4 ساڵ بەسەر دەستەبەرکردنی ئەپەکە بۆ ئەندرۆید. گشت کاژمێر و دەستبەندە وەرزشیەکان توانای پێویستبوونیان هەیە بە ئەپەکەوە. ئەپەکە تایبەتە بە هەژمارکردنی هەنگاوە بردراوەکان، لێدانی دڵ، کالۆری سوتا و ماوەی بردراو بە یارمەتی کاژمێرە زیرەکان و دەستبەندە وەرزشیەکان. هاوکات ئەپەکە لە توانایدایە کە جوڵەی دیکە وەکو وەرزشی یۆگا، پیاسەکردن و کاتەکانی خەوتنیش دیاری بکات. لە تاپی جۆرناڵی ئەپەکەدا دەتوانیت گشت ئەو چالاکیانە بەڕوونی ببینیت کە ئەنجامت داون. ئەپەکە توانای پەیوەستبوون و هاودەمیکردنی زانیاریەکانی هەیە لەگەڵ ئەپڵ هێزدا. ئەمەش یارمەتی دەردەبێت تاوکو بتوانیت زانیاریەکان لە ئەپە وەرزشیەکانەوە وەک نایک ڕۆن کلۆب، هێد سپەیس وەربگریت. هەروەها ئەپەکە ڕاستەوخۆ پەیوەستی ئەو کاژمێرانە دەبێت کە بە وەشانی وەیر OS کار دەکەن. هەرچەندە پیاوانەکانی ئەپەکە کەمن، بەڵام شایانی ئەوەن کە لە داهاتوودا باشتر بکرێن، پیاوانی زیاتر و زیاتر بکرێن.
ئێستا بەردەستە بۆ داگرتن لە ڕێگەی کۆکەی ئەپستۆریۆ بۆ ئایفۆن و ئایپاد و ئایپۆد تەچەکان. ڕەنگە ئەپڵ خزمەتگوزاری NFC نێو ئایفۆنەکان بە سوودتر بکات. لە ساڵی 2014دا لەگەڵ ڕاگەیاندنی ئایفۆن 6دا ئەپڵ خزمەتگوزاری NFC ڕاگەیاند کە تایبەتە بە خوێندنەوەی ئەو کارتانەی لە جۆری NFCن وە کارتە بانکیەکان. ئەپڵ دەیەوێت ئەم خزمەتگوزاریانە بە سوودتر بکات. راپۆرتێکی پێگەی 2Mac9 ئاشکرای دەکات کە ئەپڵ لە پلانیدایە لە کۆنگرەی جیهانی گەشەپێدەران WWDC چەند مانگی داهاتوودا ڕێگە بە گەشەپێدەران بدات تاکو بژاردەی خوێندنەوەی تاگەکانی NFC لە جۆری ISO 7816 فێلیکا مێریفایر بۆ ئەپەکانیان بەکاربهێنن. ڕەنگە بەزێتکردنی ئەم بژاردەیە بۆ NFC بتوانیت لە داهاتوویەکی نزیکدا دەرگای ماڵەکەت، ئۆفیسەکەت یاخود کۆمپانیاکەت و چەندان شتی دیکە لە ڕێگەی ئایفۆنەکەتەوە بکەیتەوە. کۆنگرەی جیهانی گەشەپێدەران WWC لە ڕێکەوتی 3 مانگی 6دا لە هۆڵی ماک ئینێری شاری سانخۆسی ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا بەڕێوە دەچێت. OnePlus کاتی ڕاگەاندنی مۆبایلە نوێەکانی لە زنجیرەی OnePlus 7 ئاشکرا دەکات. مۆبایلەکانی کۆمپانیای OnePluسی چینی بەرەبەرە بەکارهێنانی ڕوو لە زیادبوون دەکات لە سەرتاسەری جیهان. لە ئێستادا ئامادەکاری دەکات بۆ ڕاگەاندنی مۆبایلە نوێەکانی لە زنجیرەی OnePlus 7. OnePlus 7 بۆ ناسراوە کە ساڵی جارێک مۆبایلێکی نوێ ڕادەکەێنێت. بەڵام لەم ساڵدا بڕیاری داوە کە چەند مۆبایلێک لە زنجیرەی OnePlus 7 ڕابگەێنێت. وا پێشبینی دەکرێت 3 مۆبایلی نوێ ڕابگەێنێت کە ئەوانیش OnePlus 7، OnePlus 7 Pro، هەروەها جۆرێکی تایبەتی OnePlus 7 Pro کە پشتگیری لەنەوەی پێنجەمی ئینتەرنێت دەکات. بەرواری ڕاگەاندنی مۆبایلە نوێەکانیشی 4/5 دەبێت کە لە 4 شاری جیاواز دەبێت. کۆمپانیای ئینتێل نەوەی نۆیەمی لە پرۆسیسەری زنجیرەی H بۆ لاپتۆپەکانی ڕاگەیاند کە خێراییەکەیان 5 گیگاهێرتزە. نەوە نوێیەکە بەردەستە بۆ پرۆسیسەرەکان زنجیرەی H لە جۆری Core i5، Core i7، Core i9. ئەو جێبازکردنە بەرهەمە نوێیەکەی پرۆسیسەری Core i9 توانای ڕێکێشانی وزەی هەیە بە توانای 45 وات بە بەراورد بە 15 واتەکان تەنەکتر و کێشی سوکترە. ئەوەی جێ ئاماژەدانە خێراییەکەیەتی کە توانای خێراییەتی تاکو 5 گیگاهێرتزە. ئەم خێراییە لە پێشووتردا لە پرۆسیسەری هیچ لاپتۆپێکە بەکار نهاتووە. لەگەڵ ئەوەشدا پرۆسیسەرە نوێیەکان خاوەنی بیرگەی کاشن بە فراوانی 16 مێگابایت و قەبارەیان 12 نانۆمەترە. هەروەها پشتگیری لەنەوەی شەشەمی ڕایەڵەی وایفای دەکەن تاکو خێرایی 2.4 دەستکاریکردنی ڤیدۆی 4K-یەکان بە ڕێژی لە 156 باشترن لە کارپێکردنی یاریەکاندا بە بەراورد بە کۆمپیوتەرە 3 ساڵەیەکان. نەوە نوێیەکەی پرۆسیسەرەکان تاکو ئێستا بەردەستن بۆ لاپتۆپەکانی جۆری ئەسێر، ئەسوس، دێل، HP، رازەر، لینۆڤۆ و MSI. ئەپێکی نوێی تایبەت بە بەکارهێنانی پۆدکاستەکان ڕێگەت پێدەدات بزانی هاوڕەکانت گوێ لە چی دەگرن. ئەپەکانی چەشنی پۆدکاست زۆرن، بەڵام کێشەیان ئەوەیە کە ناتوانیت بزانیت هاوڕەکانت گوێ لە کام پۆدکاستانە دەگرن و چی پێشنیار دەکەن. ئەپێکی نوێ ئەم کێشەی چارەسەر کرد. لە ئێستادا ئەپی سۆت بۆ هەردوو سیستەمی iOS و Android بەردەستکراوە. خاوەن بیرۆکەیەکی نوێیە کە ڕێگەت پێدەدات بزانی هاوڕێیانت یاخود ئەو کەسانی شوێنیان کەوتویت گوێ لە چی دەگرن. هەروەها دەتوانیت زنجیرەی ئەو پۆدکاستانە ببینیت کە هاوڕەکانت پێشنیاری دەکەن. لەگەڵ ئەوەشدا خاوەنی دیزاینێکی سادە و جوان و ئاسانە لە بەکارهێنان. ئەوەی پێویستە بۆ بەکارهێنەر داخڵبوونە لە ڕێگەی دروستکردنی ئەژماری بە ئیمێل یاخود داخڵبوونە لە ڕێگەی ئەژماری فەیسبوک و گوگڵ. جارێکتە سڵاتان لێبێت. خۆشحاڵم لەم بەرگێدا هاتمەوە خزمەتەوەی بەڕێز. لەم بەرگەیشدا باس لە بابەتێک دەکەین، ئەویش ڕۆڵ و گرنگی تەکنەلۆجیا لە بواری پزیشکیدا.
بە میوانداری بەڕێز مامۆسا شکۆ محەممەد قادر مامۆسا لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر هاوکات هەڵگیری بڕوانامەی ماستەر لە بواری ئەندازیاری پرۆگرامسازی و بەڕێوەبردن. سڵاوت لێبێ مامۆساگیان. زۆر سپاسانەکەم دەستخۆشیشتان یەکەم بۆ ئەم ستافە جوانە و دەستخۆشتان لێکم کە بەو دەرفەتی بە منتان بەخشی منتان کرد بە میوانی خۆتان. سپاس بۆ تۆش. ئەمە بە کورتی باسێکی تەکنۆلۆژیای پزیشکیمان بۆ بکەیت. سەبارەت بە تەکنۆلۆژیای بڵێن تەندروستی یا کە بە کوکراوی مێت تەکنۆلۆژی ناسراوە بریتە لە کۆمەڵێک ئامێری پزیشکی ئەم ئامێرانە یارمەتی دەرن بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مرۆڤ و مرۆڤ خۆی ئەتوانێت بە ئاسانترین شێوە بەکاریان بێنێ و زیاتر سوود لەم ئامێرانە وەرەگیرێ بۆ ئەوەی چۆنەڵی توانای کۆست کەم بکرێتەوە لەسەر نەخۆشخانەکان و زیاتر مانەوەی نەخۆشەکان لە ناو نەخۆشخانەیە کەمتر بکرێتەوە. بەڵێ بەگشتی تەکنۆلۆژیای پزیشکی لە چەند بواردا خۆی دەبینێتەوە؟ بڵێ تەبعاً بوارەکانی زۆر فراوانن ئەم بوارانی کە هەیە بۆ نمونە لە بواری دەرمانسازیە زۆر بەکارێ لە بواری بۆ نمونە مختبەراتەکانە ئەوانە هەر زۆر بەکاردێن ئەم ئامێرانە و زائیدەن لە بواری توێژینەوە زانستیەکانیشە هەر ئەتوانێت پەریان پێ بدرێ بڵێن ئامێرە پزیشکیەکان. ئەو هۆکارانە چین کەوا دەکەن تەکنۆلۆژیای پزیشکی بەرەو ئاستێکی باشتر بەرێ. بەڵێ طبعاً توێژینەوە زۆر تەسیری هەیە بە دەرەجەی یەک چونکە بەردەوام توێژینەوەکان بەردەوامن بۆ نمونە هەندێک کەس هەیە ئەتوانێت شتی تازە بدۆزێتەوە فایندینی زیاتر بکات طبعاً بە دەرەجەی یەکەم ئەتوانین بڵێن توێژینەوە زیاتر تەسیری هەیە لەسەر بەرەو پێشبردننی ئەم ئامێرە تەکنۆلۆژیانە کە لە بواری پزیشکی ئیشەکان. تا ئێستا تەکنۆلۆژیا لە ئاستی خزمەتی تەندروستیدا بوو؟ بەڕێی من بەڵێ زۆر تەسیری هەبووە چونکە ئاسانکاری زۆری کردووە. ئەگەر بۆ نمونە نمونەیەک بێنینەوە ئێستا لەم کاتی ئێمەیە بڵێن لەم سەردەمەی ئێمەیە خەڵک بە ئاسانترین شێوە ئەتوانێت بۆ نمونە تەکنۆلۆژیەکان بەکاربێنێ بۆ نمونە کەسێک هەیە حەزی لە ڕۆشتنە بەپێ هەر لە ناو مۆبایلەکەی خۆیە یاخود ئەو ئایفۆنە یاخود بڵێن ئەو سمارتفۆنی کە پێێتی ئەتوانێت ئەپلیکیشنێکی تەندروستی خۆی دابەزێنێ بۆ نمونە پێ ئەڵێ ئەوە کیلۆمەتر ڕۆشتووە ئەوە بۆ نمونە جوڵەی کردووە لەسەر ئەم ئامێرە ئەتەمان ئەمە هۆکارێکە بۆی کە تەشجیعی کەسەکە بکات بتوانێت زیاتر ئاگای لە تەندروستی خۆی. باشە بەگشتی ئەمەوێ بزانم سوودی تەکنۆلۆژیای پزیشکی لە چیدایە؟ بەڵێ وەکو باسم کرد تەمان زۆر سوودی هەیە بۆ کەسەکە یا ئەو تا بڵین لە بواری تاگە کەسیا بێ یعنی ئیندیڤیدوال بێ یا کۆمیونیتی بێ ئەگەر لە بواری کۆمیونیتیا بێ کۆمەڵ ئەو کاتە ڕێنمایی زیاتر دەرەکرێت بۆ ئەم بوارە بۆ نمونە بڵێن ئەو ئامێرانە زیاتر بەکاربێنن. طبعاً سوودەکانی تریشی ئەوەیە کە بۆ نمونە کەسەکە دڵنیا ئەبێتەوە لەوەی کە جۆرە نەخۆشیی هەیە ئەتوانێت چارەسەری بکات بڵێن بۆ نمونە ئەو نەخۆشیەم هەیە بە بۆنی ئەم ئامێرە پزیشکیەوە دۆزیمەتەوە یا بۆ نمونە مەسلەی شەکرە بۆ نمونە مەسلەی زەخت یعنی وە ئیلاخری ئەو بابەتانی کە لە بواری پزیشکیان. باشە توانای تەکنۆلۆژیا لەم سەردەمەتە تا چەند یارمەتی دەرە بۆ دروستکردنی چاودێری تەندروستی؟ بەڕێی من زۆر یارمەتی دەرە وەکو باسم کرد بۆ نمونە طبعاً ئەمەش هەمووی لە کاتی بەرەو پێشتوونی تەکنۆلۆژیا و بەرەو پێشتوونی ڕۆژگارە زیاتر ئەمانە پەرەی پێ ئەدرێ و زیاتر پەری پێ ئەدرێ بۆ نمونە ئەگەر بڵێن کاتی خۆی کە بۆ نمونە نەشتەرگەریەک بکرابێت یان بۆ نمونە شتێکی پزیشکی ئەنجام درابێت کەسەکە زۆر بۆ نمونە عەزیەتی پێوە کێشاوە بۆ نمونە فەتح سەدریان بۆ کردو یان بۆ نمونە شتێکیان بۆ کردو بەڵام ئیستا بە بۆنەی تەکنۆلۆژیاوە بە بۆنەی بەکارهێنانی چەند کامیرەیەکەوە بە بۆنەی ئەوەی کە بۆ نمونە شتێکی کەمترین بۆ نمونە ئیش ئەکەن لە مرۆڤەکە ئەتوانێت چۆنەڵی ریزەڵتێکی باشی هەبێت. زۆر باشە وەکو دەزانین تەکنۆلۆژیا ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچووندایە. ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان لەو ئاستەدایە کە خوێندکاری بەهرەدار لەو بوارەدا بەرهەم بهێنن؟ وەڵاهی بەداخەوە ئەڵێم چونکە زۆر زەڕورە بۆ نمونە ئێمە خوێندکاری باشمان هەیە کەسی باشمان هەیە لە بواری تەکنۆلۆژیایە پێویستەکە بۆ نمونە دەستی ئەمانە بگیرێ بە دەرەجەی یەکەم لایەنە مادیەکە زۆر تەسیری هەبووە لەسەر بۆ نمونە بەرەو پێشتوونی ئەم خوێندکارانە بەڵام لەگەڵ ئەوەشا خوێندکار هەر نەوەستاوە یعنی هەر زیاتر حەزی لە توێژینەوە بووە حەزی لەوە بووە کە بۆ نمونە شتێکی تازە بکات لە بوارەکەی خۆیان بەڕێی من زیاتر ئەوە کەوتووە کە زیاتر ئیحتیمام بدرێ بە خوێندکارانی کە بۆ نمونە حەزیان لە بوارەکەیان لە ناو مەجالەکەی خۆیان. بێگومان هۆکار چییە کە لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی زانکۆ پەیمانگاکان تا ئێستا ئەم بوارە گرنگی پێ نەدراوە؟ وەکو باسم کرد لایەنە مادیەکە زۆر زەرورە و زائیدەن کەسی شارەزاش
بەڕاستی کەسی شارەزا زۆر زەرورە بۆ منە پەیوەندی بکرێت بۆ منە لە دەرەوەی زانکۆکان یعنی بهێنرێن ئەم کەسانە بۆی هیچ نەبێ دەستی تەلەبەکان بگرن بووی بە ڕێگەیشی ڕاستا بڕۆن ئەم کەسانە یەکەم بۆ منە شارەزایی لە کەسەکانە و دووهەمیش بواری مادیەکە بەڕێ من زۆر تاسی باش ئەمێ بزانم بەکارێنانی تەکنۆلۆژیا تا چەند زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت وڵی لە پاڵ ئەوەی کە بۆ منە ئەمانە سوودی زۆریشن ئەم ئامێرە تەکنەلۆجیانە طبعاً زیانی خۆشیان هەیە بۆ منە مەسلەی ئەوەی کە بۆن منە یەکێک بێوێ ئەشیعەیە بگرێ یاخود سیتی سکانێ بکایە شتێک هەر خۆی لە بۆن منە لە شوێنەکان ڕێنمایی هەیە ئەڵێ چەند مەترێک دوور بکەورەوە لەو جیهازە ئەم ئامێرانە ڕاستە لە بەروی کە بۆن منە خزمەت بە کەسەکگەێنن لەگەڵی شیا ساید ئیفێکتی ئەبێت اینجا ئەم ساید ئیفێکتانە تەسیرەکات لە سەر مرۆڤ ئیتر لەوە چێ لە دوای چەند ساڵێکی تر بۆن منە دەربکەوێت بەڵام هەر ئینسان بۆن منە حەزەر بکات لەو کاتانی کە بۆن منە ئیشتەکان بەکارێنێ جلوبەرگی تایبەتی خۆی بۆن منە شتی پێویستی خۆی بکات اینجا بۆن کاریگەری تەکنەلۆژیا لەسەر جەستەی مرۆڤ چی ماچێک جێدەیەڵێت زیاتر لەسەر جستی مرۆڤ ئەوەیە کە ساید ئیفێکتەکانی دەراچێ بۆ منە یەکێک زۆر موبایل بەکاربێنێت طبعاً تەسیری ئەبێت بۆن منە لە بڕبڕی پشتی بۆن منە لە دانیشتنی وەزایدەن هەندێک هۆرمۆن بۆن منە تێکەچێ بەڵێ وەکو دەزانین لەسا لە زۆربەی سنتەرەکانی خاصەتەن نەخۆشی پێست و ئەمانە چەندین جۆر ئامێر بەکاردێنرێ بۆ نمونە ئامێری لێیزەرە فیلەرە بۆتۆکس و ئیلە ئاخری کاریگەری ئەم ئامێرانە لەسەر جەستەی مرۆڤ چ زیانێک دروست دەکات یاخود کاریگەریە لاوەکیەکانی چی دەبێت بەڵێ طبعاً وەکو باسم کرد ئەم جیهازانە کە ساید ئفێکتی خۆی ئەبێت پێویستی شەکات توێژینەوەی لەسەر بکرێت ئەم ئیشە بۆ منە کە من ئەو نەجار بەکارمێناوە ئەو نەسەعات بەکارمێناوە ئایا ساید ئیفێکتەکەی زیاترە بێ یاخود کەمترە بێ بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بین لە ڕێی توێژینەوەکانەوە لە ڕێی خوێندنەوەی زیاتر لەسەر ئامێرەکان بگەین بۆ ئاستەی کە ئێمە دڵنیابین لە بەکارهێنانی ئەم ئامێرە بۆ ئەوی کە زیاتر تاسی لەسەر جەستەمان نکات زیاتر تاسی لەسەر پێست نکات بۆ منە ئەو شوێنانی کە تیا بەکارهێنن زۆر باشە تا چەند هەوڵ درراوە بۆ کەمکردنەوەی کاریگەری خراپی تەکنەلۆژیا لە بواری پزیشکی بەڵێ وەکو وتم لەگەڵ بەرەو پێشبوونی تەکنەلۆژیایە زیاتر توێژەندەوەران ئەو کەسانی کە بۆ منە ئەم ئامێروشتانە دروست ئەەکەن زیاتر هەوڵیان ناوە بۆ ئەوی کە ساید ئیفێکتەکان کەمتر بکەنەوە و زائیدەن ئەبێ زیاتریش پەرەبن بە کواڵەتی ئامێرەکان چونکە بە دەرەجەی یەکەم ئامێرەکەی ئەبێتە هۆی بۆ منە هەندێک نەخۆشی لاوەکی وەکو کە لە پێشترۆ باس لە ڕووی کۆستەوە لە ڕووی کۆستەوە طبعاً احتیمال هەیە زیاتر کۆستی بێت ئەمیشە بۆ لە بەروی کواڵتی باشتر ئەبێت لە نەخۆشخانەکاندا تا چەند سوود بینراوە لە تەکنەلۆژیا بۆ کار ئاسانی ئەو نەخۆشانی کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن بەڵێ ئێمە وەکو خۆمان بۆ منە وەکو توانای خۆمان وەکو توانای لۆکەڵی خۆمان لەخوا بەزیابێت توانایەکی زۆر باشمان هەیە بەڵام ئەوەیە چەند ئاسانکاریەکمان بۆ نەکراوە بۆ منە دانانی سیستەمی ئیهێڵز هەیە لە نەخۆشخانەکانە ئەوانە زیاتر ڕیکۆردی نەخۆشەکانەکەن بەبوونی تەکنۆلۆژیاوە طبعاً بەبوونیەوەی کە زانیاری ئەم نەخۆشانە لە ناو خستەخانەکانە کۆئەکرێتەوە یاخود بۆ منە کەسەکە جارێکی تر ئەچێتەوە بۆ لای پزیشکێکی تر پزیشکەکەی خۆی نییە ئەو پزیشکە و زائیدەن هێت هیستری ئەم کەسە خوێنێتەوە طبعاً تەکنۆلۆژیا لێرا ڕۆڵێکی سەرەکی بینیوە لەم ئیشەیە چونکە بۆ لەبەرەوەی هیستری ئەم کەسە بۆ منە چەند جار دەرمانی وەرگرتووە چەند جار بۆ منە سەردانی نەخۆشەکەی دکتۆرەکەی کردوتەوەوانە هەمووی ڕیکۆرد بووە بۆیە تەکنۆلۆژیا ئەتوانرێ بۆ منە باشتر خزمەتی خەڵک بکات و باشتر خزمەتی نەخۆشەکان بکات لە ناوەندەکانی بڵین ئەوەی نەخۆشخانە وشتانی کە ئێمە هەمانە بەڵێ تەکنەلۆژیا تا چەند هاوکارە بۆ زوو دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکان بە ڕێژەیەکی سەرەکی زۆر تەسیری هەیە چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ دکتۆرەکەش تاپان ئەبێت هەر بۆ منە بە هەندێک ئامێری تەکنەلۆژی فەحسی ئەم کەسە بکات بزانین ئایا نەخۆشێکی چیە دەستنیشانی بکات دەستنیشانی نەخۆشیەکان زۆر جار دەبینین نەخۆش تووشی سەر لێ شێواویەک دەبێت بۆ نمونە ئەچێتە تاقیگەیەک فەحسێک دەکات بۆ نمونە بە فەحسی گورچیلە بە نمونە بێنینەوەانێ ئەچێ فەحسێکی گورچیلەی دەکات ئەنجامێکی پێدەدرێت ئەچێتە خەستخانەیەکی تر یاخود تاقیگەیەکی تر ئەنجامێکی تری پێدرێت ئەمە نەبوونی متمانەیە بۆ ئەو ئامێرە یاخود دەگەڕێتەوە بۆ ئەو کەسێک کە لەسەر ئەم ئامێرە کارەکە بەڵێ بەداخەوە لەم کاتەیە یعنی ئەم شتانە ڕوئەیات ئەجا بە پێشنیاری من یعنی بۆ هەردووکیان ئەگەڕێتەوە یەکەم بۆ کواڵەتی ئامێرەکە احتیمال هەیە ئامێرەکە ئامێریشی کۆن بێت نەتوانێت هەندێک فایندین بکات بەڕاستیەکەی و کەسەکەش ناحقی نییە لەو کاتەیە بەس ئەوە
چۆنەڵی نەخۆشەکە بەڕێ ئەکات و تەواو دوایی نازانێت کە بۆ منە ئەو کەسە بیزەبت بۆ ئەنجامێکی تایبەتی هاتووە بۆ کەواتە گرنگە زوو ئامێرانە ئەپدەیت بکرێتەوەوانە دنیاییەوە زۆر گرنگە ئامێرەکان لە بەروی تەکنەلۆژیاکە لە وەستانە نییە دائیمەن لە بەرەو پێشچوونە ئەم تەکنەلۆژیا تەبەن ئەگەر ئامێرەکە تەتەورتر بێ و باشتر بێ ئەوشتانە احتیمال هەیە نەخۆشەکە بە باشی یعنی ئەو حاڵەتانی کە بۆ منە دکتۆر داوای کردووە لە جیهازەکە بە باشتر بێنێتە پێشچاوی بۆ نمونە جیهازی سۆنەر ئێستا جیهازی سۆنەر هەیە بۆ نمونە بە پارەیشی کەمترە بۆ نمونە لە $3500 یا $3000 دەست پێکا بەڵام ئامێریشی تریش هەیە نزیکەی ینی بڵێن 4-5 دەفتەر ئەکەوێت ئەم جیهازانە تەتەورن کە تەتەورن طبعاً ئەبێت بۆ نمونە ئیمەیجەکەی زیاتر ڕوونترە و باشترۆشانە طبعاً یارمەتی دکتۆرەکەیە دکتۆرەکە احتیمال هەیە بۆ نمونە لە نەخۆشەکەیە بەشێکی داوا کردبێت ئەگەر جیهازەکە خراپێت لەوە چێ بۆی دەستنیشان نەکات طبعاً ئەمەش هۆکارێکی سەرەکی بۆ لەسەر جیهازەکە لە کاتی نەشتەرگەریدا تەکنەلۆژیا تا چەند هاوکارە بۆ ئەوەی کە بە ئاسانی جۆری نەشتەرگەریە قورسەکانمان بۆ ئەنجام بدات بە ڕێژەیەکی سەرەکی ئەتوانم بڵێم تەکنەلۆژیا زۆر دەستی باڵای هەیە لە ئەنجامدانی نەشتەرگەریە بۆ من ئەگەر چەندە منێکی ببێنینەوە ئەوەی کە بۆن منە دکتۆرێک لە وڵاتێکە بەڕاستیەکەی هەیە عملیاتەکە لە وڵات نەخۆشێک لە وڵاتێکی ترە لە ڕێی تەکنەلۆژیاوە لە ڕێی ڕۆبۆرت و یعنی ئەو شتانی کە هەیە هەمووی ئەتوانێت بۆن منە تەکنەلۆژیاکە خزمەتێکی کردووە بەبێەوەی دکتۆرەکە بێت و کۆستێکی لەسەرکویانە لە ڕێی ئەو تەکنەلۆژیایەوە زۆر بەدڵنیایەوە چۆ نەشتەرگەریەکەی ئەنجام ماوە بەڵێ بێگومان وەکو ئەزانین سوودی زۆرە لە هەمان کاتە زیانیشی زۆرە ئەکرێ بە کوردی چەند خاڵێکی زیانی ئەم لایەنی تەکنەلۆژیای پزیشکیان بۆ باسکەی وەڵاهی خۆی ئەگەر بین زیاتر حقیقت ببینین لەبەرەوەی بڵێن سوودەکانی زۆرە و زیانەکانیشی ئێمە زۆربەی جار بە چاو نایان بینینانی نازانین چۆن ئەوشتانە طبعاً وەکووتم لە پێشەوە هەموو شتێک زیانی خۆی هەیە زیانەکانی ئەوەیە کە بۆ منە تۆ سوور بزانی کە جیهازێک کە ساید ئیفێکتی هەیە سوور بزانی کە ئەمە تەسیر ئەبێ لەسەر تۆ بۆ نەخۆشیە بۆ منە نەزۆکی یان شتێکی ترە تۆ بێ بەکاریان بێنی ینی بۆ منەمە تەسیرێکی کردووە لە تۆ زۆر باشە زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا ئەگەر هەر شتێکت هەیە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکەمان فەرموو زۆر سوپاسانەکەم بەڕاستیەکەی دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە وەڵاهی ئەوەی کە من زیاتر حەزەکەم تەرکیزی بخەمە سەر مەسلەی ئەوەیە کە بۆ منە چۆن بتوانین ئێمە تەکنەلۆژیا بکەینە خزمەتی خەڵکەوە بۆ منە لە بواری پزیشکیە ئەوەی کە پێشنیارەکەم بەڕاستیەکەی زۆر ئیحتیمام بدرێ بە ئیهێڵس یعنی ئەوانەی کە بۆ منە هەر کەسێکە ڕیکۆردی خۆی هەبێت بزانێت کە بۆ منە هیستری ئەم کەسە چیە و چۆنەشتانە بۆی یارمەتی دەرێک بێ هیچ نەبێ بۆ دکتۆرەکە بتوانێت دەستنیشانی نەخۆشیەکانی ئەو کەسە بکە زۆر باشە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ دەرفەتەی کە پێت بەخشێت دەستی ئەوەش خۆش بێ و زۆر سپاس بڕگەی ئەم بەرنامەیەشمان کۆتایی پێهێنا ئەچینە لای بڕگەیەکی تر دەچینە لای مامۆستا کۆسار لەسەر بەرنامەی CCNA کۆمەڵێک زانیاری نوێی بۆ ئامادەکردوین ئەم کاتتان باش خوێندکاران و هاوڕێی خۆشەویستەکان هاتمەوە خزمەتان لە بەرگەیشی نوێ لە بەرگەکانی SPUTech لە کەناڵی SPSD سەر بە سەرۆکاتی زانکۆی پۆلیتێکی سلێمانی لە هەڵغەکانی پێشوو لە هەڵخەکانی ڕابردوو لە سەر بەرنامەی سیسکۆ پاکتێسەر هاتین لانێکمان دروست کرد ئەم جارە لەو لانەیە نێتۆشێکی تری پێوە بەستین ئەگە سێریکەین ئەمە هەڵقەی پێشووە لانێکمان دروست کرد نێتۆرشێکمانتیا دروست کرد 1960 ئایپەکەی بوو هاتین کۆرنێکشمان کرد لەگەڵ ئەم کۆمپیوتەرانەیە لەگەڵ ئەم پیسیانە ناوی ڕاوتەرەکەمان گۆڕی پازۆرمان بۆ ناو ویزەرمۆد و پریڤلیزمە دوانە باشە ئێستاین سویچێکی کێیە بەستین لەم ڕاوتەرەوە سویچێکی کێنین پێویستم بە سویچی چەنانەم سویچی ئەگەێنم دایانێم ئەم جارە ئەجا پێویستم بە کۆمپیوتەرێ خوێندکارانی عەزیزەکان شەر نییە دێسکتۆپ بێ ئەم جارە ماکەمە لاپتۆپ کێشە نییە هەر شتێ بێ کۆمپیوتەر بێ یان دێسکتۆپ بێ یەک شتە زۆر باشە اینجا ئێمە سەر ئەم نیشانەواتە کێبڵەکە ئێمە وتمان ڕاوتەر و کۆمپیوتەر دوو دیڤایزی جیاوازن ئێمە لە فادی سەرنێتی 0 و 1
بۆ سەرم سویچانە بۆ هەر یەشێک هەر پۆرتێ بێ وتمان سویچ وەکو تەقسیمێکی کارەباوە هەمان وا بێنە بە چاوی خۆت این کۆمپیوتەری لێبەستم ئەیهێنم ئەیەم لە فازی سەرنێت کێبڵی ستریت بۆ دوو دیڤایزی جیاوازن کێبڵی کرۆسۆڤەر بۆ دوو دیڤایزی وەک یەکن فازی سەرنێت زۆر باشە ئەگەر بێم ئەڵێم لانێکم دروست کردووە دوو نێتوەرشی پێوەیە ئەم نێتوەرکە 1960 یەم نێتوەرشیەوە شەر نییە نێتوەرشی ئەم بەری هەر کلاسی سی بێ ئەی گۆڕەمەم جارە ئەیکەمە کلاسی ئەی ئەڵێم فازی سەرنێتی 0.1 لە کلاسی ئەی دایم ئەڵێم 10.1.1 10.1.1 کۆنترۆل و سی کۆپیەکەم بۆی لە هەر شوێنێکا ویستم بەکاری بێنم یەمێرە کۆنترۆل و وی 10.1.1.2 باشە یەم لێرە دانێم 1.1.3 زۆر باشە ئێستا 1.1.2 بە کۆمپیوتەرەکە ئەڵێم یەمێرە دێسکتۆپ IP وتمان ستاتیکە ئەڵێم کۆنترۆل و یەک جار کۆپی کە تاوەتە داینەرەوە 1.1.2 ئینتەرکە خۆی یەکسەر سەپنێت ماسەکە بۆ نووسێ دیفۆڵت گەیتوەی وتمان واتە IP کۆمپیوتەرەکەی واتە ئەو پۆرتەی کە هەڵبە مەبەستم IP ڕاوتەرەکە چێتە خوێند کارەکان ئەو پۆرتی لەم لە ڕاوتەرەکەی ئەم لایەنە لەم پۆرتەیە پۆرتی 00 کلاسی سیمدانە 1960 کاڵم IP ڕاوتەرەکە مەبەستم پۆرتەکەیە ئەو پۆرتەوە بە چ IP گەڵ کرد ئەبێتە دیفۆڵت گەیتوەی بۆ کۆمپیوتەرەکان ئەی لێمەوە ئەو پۆرتە چ IPەکەت پێدا بە چ IPەک هەڵبوو ئەوە ئەبێتە دیفۆڵت گەیتوەی بۆ هەموو کۆمپیوتەرەکانی تر زۆر باشە لێرە دیفۆڵت گەیتوەی 10.1.1 ئەمە داخەم ئیشم پێی نەما ئێمە سەر کۆمپیوتەرەکەی تر 10.1.1 ئێمە دێسکتۆپ IPشی پێم 10.1.1 لێرە دیفۆڵت گەیتوەی واتە IP ڕاوتەرەکە زۆر باشە ئێستا ئەگەر بین ئەم پۆرتە هەڵکەین ئەتوانین لە ڕێگەی ئەم کۆمپیوتەرەوە کە فێرم کردی ئەم کۆمپیوتەرە ئەم دێسکتۆپ تێرمیناڵ ئۆکەی ئەمە ڕێگەیەکی کە ئەتوانم ڕاستەوخۆ بێمە ناو ڕاوتەرەکە و بێمە ناو CLI ئینتەرکەم بێمە ناو CLI باشە داوای پازۆردم لێگا چونکە لە محازەڕەکەی بێشووە پازۆردم بۆ دانا وتمەوە پازۆردی کە ئێمە ناوی زەرمەوەدەوە ئەی لێمەوە بۆی پازۆردەکەت بیر بێ کۆماندەکەی زۆر ئاسانە لاین سپیس کۆنسۆل سپیس 0 اینجا ئینتەرەکەم ئەنووسم پاسۆرد سپیسێکێمێ پازۆردەکەمانە ئەمە لێرە 4 5 6 بوو اینجا دوایڵم لۆگی لێراڵێم ئینتەر ئینەیبڵ ئەڵێ پازۆردی دۆم چی بوو ئینەیبڵ پاسۆ لە ناو گلۆباڵە زۆر ئاسانە لێرە 1 2 دانە باشە ئەڵێم کۆنفیگەر سپیس ئەفوتاب تکایە خوێند کارایزەکان بیرتان نەچێ هەموو کۆماندێ بە تاب تەواوی نەکرد واتە خەلەلێکی کێشێگێ چەند کۆماندێک نەبێ بە تاب تاو نابێ و لە محازەڕەکانە وردە میتان پێڵم تابەکەم ئینتەرەکەم ئەڵەم چی ئینتەرفەیس تاب F تاب باشە ئینتەرفەیسی چەنە ئەم لام کۆنێکشنە ئێرێ ئینتەرفەیس بۆ ئێرە چەنە ئینتەرفەیسی 0.1 واتە 0.1 ئەنجاڵێم IP سپیس ئەدرێس IP ئەدرێسەکەی 110.1.1 سپیس کلاسی A 1255 3.0 ئینتەرەکەم پێم وتی ئەو پۆرتە تا ئێستا هەڵنەبە سێریکە کاڵم نۆ شەتداون ئاماژە بە لەناو بەرنامەکە سێریکە بەوردی ئەڵم نۆ سپیس SS شەت ڕاستەوخۆ سێرەکەی لە 100 زۆوە هەڵبوو
باش ئیشم یەکس دەگەم بۆی بتوانم پینکەم چاوەڕێیەکەم یەم لەناو ئەم دوو کۆمپیوتەرە پینگەکەم بۆ یەکتر یان لە ڕێگەی ئەم مەسەجە لە ناو بەرنامەی سیسکۆ باتێکسەرە ئەڵێ سەکسیفۆل هەروەها پینگیشمەیە ئازێکم هەیە پینگ لە ناو خۆی لە واقع بە پینگەگرێ بە مەسەجناردن نییە لە واقع بێ پینکەی بەڵام لەم بەرنامە کێشەنی لە ڕێگەی مەسەجۆ ئەتوانی بزانی کۆمپیوتەرەکەت کۆنفیگریشنە یان نە ئەڵێم پینگەکەم بۆ 10.1.1.3 زۆر باشە ئەڵێ کۆنێکشنی هەیە جایکەم بۆ ڕاوتەرەکە 10.1.1 ئینتەرەکەم هیچ کێشەیەشی نییە ئەم کۆمپیوتەرە کۆنێکشنەکەی تاوە ئێمەم کۆمپیوتەری تر بە هەمان شێوە ئەڵێم پینگەکەم بۆ 10.1.1.2 لەگەڵ کۆمپیوتەری تەنیشت هیچ کێشەیەشی نییە اینجا لەگەڵ ڕاوتەرە 10.1.1 کۆنێکشنەکەم تەواوە زۆر سەرکەوتووە ئێمە ناو ڕاوتەرەکەەوە ئەڵێم پینگم بۆ بکە بۆ 10.1.1.2 سێرەکەم تەواوە نیشانەی خوێندکارەکە هەر کاتێک وشی کۆماندێک دووبارەکەیتەوە کیبۆردی سەر کۆمپیوتەرەکە لا لاپتۆپەکەی تۆ چەند دوگمەیەکی تایە سەهمەکان مەبەستمە سەهمەکانە ئەکەیت لەلای دەسە ڕاستەوەیە دوگمەی سەر و خوار و لای ڕاست و لای چەپ ئەتوانم بەوانە بینوسمەوە دوگمەی سەرۆ بکە یازەکەت بۆ دووبارەکەت بۆی تۆ توانی خێراتر بنووسینە هیچ کێشەیەشی نییە ئێستا ئەم لانە دوو نێتۆشی جیاوازی تایە لانێکیان لە کلاسی سیە لانێکم لە کلاسی ئێ مەسەجە نێرم ئەڵم بزانم ئەتوانم لە کلاسە لە لانەکەی ئەم بەرەوە شت بنێرم بۆ لانەکەی ئەو بەر بەڵێ سەکسیفڵە چونکە هەمویان لێگراوتەران ئەمە کۆنێکشنی کردنی نێوان دوو نێتۆشی جیاواز لە ناو لانێکە ئەتوانم سێ نێتۆشی جیاواز بە هەر شێوێ ئەتوانم بینوسم لێرەدا هەندێک خوێندکار پرسیارەکە ئەڵێ مامۆستا مەرجە من تەنها سیویز بەکاربێنم مەخێر مەرج نییە ئێستا من دەتوانم سێریکە هەر ئەمە ئیشیشیانە سڕمەوە ئەڵێم با ئێرە ئەم سویچە لاچێ کۆمپیوتەرێکیشم لابم زۆر باشە یەم ڕاستەوە خۆ لە باتی ئەمە شێبڵێکم پێوترێ کرۆسۆڤەر بۆ دوو دیڤایزی وەکو یەکن کۆمپیوتەر و ڕاوتەر لە هەڵقەکانی پێشوشا پێم وتی دوو دیڤایزی وەک یەکن ئەڵێم لە فادی سەرنێت ڕاستەوخۆ ئەیەم لە فادی سەرنێت باشە ئێستایم بزانم ئەم کۆنێکشنی هەیە ئەڵێم لێرەوە بەسەجە نێرم بۆ سەر کۆمپیوتەرەکەم یاخود پینگەکەم لەم بەرنامەیە کێشەی نییە سەکسیفڵە باشە هەروەها یەم لەگەڵ نێتوەرکەکەی تەنیشتیە مەسەجە نێرم سەکسیفڵە کەواتە مەرج نییە تۆ سیویزدانی ئەتوانی ڕاستەوخۆش بیبەستی ئەگەر ڕاستەوخۆ کۆنێکشنمان کرد بۆ کۆمپیوتەر و ڕاوتە دوو دیڤایزی وەکو یەکن سیویس هاپ و هاپ ئەمانە هەمویان دوو دیڤایزی وەک یەکن پێویستە شێبلی کرۆسۆڤەر بەکارێنم بۆ دوو دیڤایزی جیاواز پێویستە ستانداردی بەستنی شێبلی ستریت بەکاربێنم زۆر گرنگە تۆی خوێندکار تۆی ئاماژە ینی تەواو شارەزات هەبێت لە بەستنی ستریت لەگەڵ کرۆسۆڤەر ئەگەر تۆ نەزانی شێبلی ستریت یان کێبلی کرۆسۆڤەر چۆنە بەسرێ ئەی چۆن لە داهاتووە ئەتوانی ئیشی پێکە یاخود شارەزایی نەبێت لە کلاسەکان لە یەکتر جیانەکەی تۆ ئەمەنە ناولانێکە دوو نێتۆرکی جیاوازم بەست ئینشاڵڵا لە حەڵقەی داهاتووە ئینە سەرەوەی لە ڕاوتەرێک زیاتر بەکارێنی واتە لە لانێک زیاتر ئەم کاتەیە جارین دوو لانە بەسین بە یەکەوە لەم هەڵقەیە تەنها لانێکمان بەست بە دوو نێتۆرکی جیاواز ئەم جارین لە حەڵقەکانی ترە لە ڕاوتەرێک زیاتر بەکارێنین کە کۆماندەکانمانێ کۆماندی ستاتیکمانێ داینامیکمانە OSPFG-مانێ RGB-مانێ ڕیپمانێ هەموو کۆماندەکان ئینشاڵڵا پشتیوان بەخوا هەڵقە
باسیەکەین تا کۆتایی تەواوی بەرنمەکەتان ئاشنا دەکەم دڵنیا بە بەجێتان نایاڵین ڕێز و خۆشەویستیم قبولکەن تا بەرنامەیەکی تر بەخواتە سەرم خواتە لەگەڵ کاتێکی خۆش. سەرنجتان ڕاتەگەشم بۆ لای خوشک و برایەک وێبسایتێکیان دروست کردو بە ناوی ئەکالیۆر مەبەست لە دروستبوونی ئەم وێبسایتە بۆ هونەر و داهێنان و فێرکاری و زۆر بواری تر زانیاری زیاتر لەناو ئەم راپۆرتەدایە. لە سلێمانی خوشک و برایەک ئەکادیمیایەکی ئۆنلاین دروست دەکەن. خوشک و برایەک بە ناوی هەستی و تێش و هەستاون بە دروستکردنی وێبسایتێکی ئۆنلاین وەک هاوکارێک بۆ گەیشتنی گەنجان بە خەون و ئارەزوەکانیان کە بوونی ئەکادیمیایەکی ئۆنلاین ئاواتی هەموو فێرخوازێکی کووردە. لەبەر ئەوە بڕیاریان داوە کە وێبسایتێکی ئۆنلاین بەو شێواز و ئاستە لە کوردستاندا دروست بکەن چونکە ئەمە یەکەم جارە شتێکی لەو شێوەیە بەرجەستە بکرێت لە هەموو عێراقدا. لە ئێستادا دانانی ئەم وێبسایتە لەلایەن چەند کەسانێکەوە وەک خۆبەخش کاری تێدا دەکەن ئامانجیان بەرەو پێشچوونی تاچی کووردە کە چیتر کورد کەمتر نییە لە گەلانی تر لە ڕووی تەکنەلۆجیاوە. وێبسایتەکە بە ناوی ئەکالیۆر کە کورد کراوەی ئەکادیمیک لێرنین ئیدوکیشن ئەند ئاوتریچ ریسێرچ کە لە ساڵی 2016ەوە کاری تێدا دەکرێت لە ئێستادا دەتوانرێت بە 3 زمان بەکار بهێنرێت ئەویش زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی. ئەم ئەکادیمیایە وەک سۆشیال میدیا کار دەکات ئەتوانێت ئەو بەشەی کە تۆ ئارزووی تیادا ئەکەیت بیخوێنیت لە بوارەکانی هونەر و داهێنان، بازاڕکردن و بازرگانی، ئەندازیاری و تەکنەلۆجیا، گەشە پێدانی مرۆیی، زمان و کلتور، ستایلی ژیان، سەما و موزیک، تەندروستی و سەلامەتی، زانست و سروشت. کۆتایی بەرنامە ئەم جارەشمان بە گرتە ڤیدیۆیەکی کۆمیدی دەبێت لەسەر ئەوەی کە ئایا تەکنەلۆجیا لە توانێدا هەیە ڕکابەرایەتی مردن بکات. لە دوای ئەم ڤیدیۆیە کۆتایی بە بەرنامەی ئەم جارەشمان دێنین تا بەرنامەیەکی تری SP و تێک بەخواتان سپێرم.